تەنیا 2 ڕۆژ ماوە بۆ نوێکردنەوە و دەرکردنی تۆماری بایۆمەتری دەنگدان. پێشتر کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 3 مانگ وادەکەی درێژ کردبەوە و بەرپرسی نووسینگەی سلێمانی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت وادەکە چیتر درێژ ناکرێتەوە. ئەو دەنگدەرانەشی تۆمارەکەیان نوێ نەکردوێتەوە، مافی بەشداریان لە هەڵبژاردندا نابێت. بەڵێ دیارە ئەم وادەیە کە 54 دانراوە کۆتا وادەیە بۆی کەەوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆیە داوە لە هاوڵاتیانەکەن لە ماوەی ئەم 2 ڕۆژە سەردانی ناوەندەکان بکەن ئەوانەی کە تا ئێستا سەردانیان نەکردووە بۆ دڵنیابوونەوە لە بوونی ناوەکانیان. بەڵێ ئەو دیارە بڕیارێک دەرچوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کەوا کارتی بایۆمەتری جگەلەوەی کە بۆ پرۆسی دەنگدان هەژمارەکرێت بەکارهێنرێت لە هەمان کاتە وەکو بەڵگەنامەیەکی فەرمیش تعاملی لەگەڵاکرێ و مامەڵی پێواکرێت. بەڵێ ئێمە ڕێنمایمان بۆ هەموو هاوڵاتیانەوێت کە سەردانی ناوەندەکانمان بکەن ڕۆژانە لە کاژمێر هەشوو بۆ کاژمێر سێ فەرمانبەرەکانمان لە ناوەندەکان پێشوازی لە هاوڵاتیانەکەن کە بچن خۆیان تۆمارکەن دڵنیا بنەوە لە بوونی ناوەکانیان لە ناو تۆماری دەنگدەرانە تاواکو بێبەش نەبن لە مافی دەنگدان. لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین 79 بنکەی نوێکردنەوە و تۆماری دەنگدەران کراوەتەوە و ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانی بنکەکانیان کردووە بۆ دڵنیابوون لە ناو نوێکردنەوەی تۆمارەکانیان. ئەندامێکی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت بایۆمەتری تاکە ڕێگایە بۆ ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژاردنەکان، بەڵگەنامەیەکی فەرمیە کە ساختە ناکرێت و لە داهاتووشدا وەکو بەڵگەنامەیەکی فەرمی بەکاردەهێنرێت. کارتی بایۆمەتری کارتێکی گرنگە تاکە مستەمسەکی یعنی تاکە بەڵگەنامەی عێراقیە کە تەزویر ناکرێت. بایۆمەتری تەنها بۆ دەنگدان بەکار نایە بەڵکو بۆ هەموو مامەڵەیەکی هاوڵاتیان لە عێراقدا بەکاردێت و تاکە هۆکارێکیشە بۆ کەمکردنەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. لە ئێستادا یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وایە کە هێزە تایبەتەکان و ئاوارەکان ئەوانەی کە لە شاری خۆیان دەنگ نادەن ئەوانە بە پێی بایۆمەتری دەنگ بدەن بە تەنها و ئەگەر بێت و ڕێژەی دەنگدانی گشتی واتە ئەوانی کە تۆماری بایۆمەتریەکان تازە کردوەوە بەگەز بێتەوە بۆ ڕسای 75 هەموو هاوڵاتیەک دەبێت بە تۆماری بایۆمەتری دەنگ بدات. وا بڕیارە دەی تشرینی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت تاکە بەڵگەنامەی فەرمی بۆ بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکان نوێکردنەوەی کارتی دەنگدان و تۆماری بایۆمەتری دەنگدانە. 14 نیسانیش کۆتا وادەیە و دواتر نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدان دەوەستێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.